بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. شكاني عزيز براني بريس، سلام ورحمة خواهي پروردگار تان ليبت. خوش حالين لواني بستو يكمي علومي قرآن بخزمت تان دقينوا كلوانا يجدا دەچینە خزمەت کۆمەڵێک زانیاری دیکە بە ئومێدی سود و کەڵک بۆ هەموو لایەکمان. بەڕێزان، هەروەک ئیشارەتمان پێکردووە پێشتریش، یەکەم وەجبە ئایەت، یەکەم کۆمەڵە ئایەت کە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دابەزین، 5 ئایەتی سەرەتای سوورەتی عەلەقن، طبعاً لە ڕیوایەتێکدا و لە ڕیوایەتێکی دیکەدا هەندێکی دیکە لە عولەما دەفەرمون 5 ئایەتی سەرەتای سوورەتی ئەلمودەثیرن. هەر کامێکیان بێ کە قەول و ڕەی ساحیحتر و دروستتر ئەوەیە، وەکو عایشە طبعاً بۆمان ڕیوایەت دەکا و دەجێڕێتەوە کە یەکەم ئایەت و یەکەم کۆمەڵە ئایەت کە بۆ پێغەمبەر هاتوونەتە خوارە صلی الله عليه وسلم 5 ئایەتەکەی سەرەتای سوورەتی عەلەقن و بەبێ گومانیش طبعاً ئەگەر 5 ئایەتەکەی سوورەتی عەلەق سەرەتای هاتنە خوارەوە بن، ئەوەی سوورەتی مودەثیریش هەر بەپێی معناکەی بێت و بەپێی کاتی دابەزینیشی بێ دووەم کۆمەڵە ئایەتن کە هاتوونەتە خوارێ، کە ئەوە وەکو معلومات طبعاً یەکەم کۆمەڵە ئایەت کە هاتنە خوارێ ئەو 5 ئایەتانەی سەرەتای سوورەتی عەلەقن و دووەم کۆمەڵە کە هاتوونەتە خوارە سوورەتی مودەثیرن. هەندێکیش لە عولەما دەفەرمون وەکو ئایەت 5 ئایەتی سوورەتی عەلەق یەکەم جار هاتوونەتە خوارێ، بەڵام وەکو سوورەتی کامل، سوورەتی تەواو، یەکەم سوورەت کە هەمووی بەیەکەوە هات بێتە خوارێ سوورەتی ئەلمودەثیرە. هەر کامێکیان بێت، ئەوەی کە ئێمە مەبەستمانە ئەوەیە کە جێگای خۆیەتی هەردوو 5 ئایەتەکان جوان دیقەت دەینێ. لە یەکەم هاتنە خوارەوەی وەحیدا خوای پەروەردگار چ فەرمانێک بە پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم و ئێمەی ئیماندار پێویستە چی لێ فێر بین. سوورەتی عەلەق هەموومان دەزانین اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. کۆمەڵە ئایەتی یەکەم باسی خوێندن دەکا، باسی خوێندنەوە دەکا، باسی نووسین دەکا، باسی بەکارهێنانی قەڵەم دەکا، زائیدەن باسی حەقیقەتێکی علمی زۆر ورد کە بریتیە لە دروستبوونی ئینسان لە ناو ڕەحەمی دایکدا بە شێوەی عەلەق و پارچە خوێن، کە لە سەردەمێکدا ئەوە بە پێغەمبەری خوا گوتراوە صلی الله عليه وسلم کە هیچ سۆنەر و فەحس و پشکنینێک بوونیان نەبوو و هیچ کەس ئەو کات نەیدەزانێت مرۆڤ لە ناو سکی دایکیدا چۆن دروست دەبێ. ئەوە پێمان دەڵێت کە ئێمە هەر کاتێک بووین بە موسڵمان و بووین بە شوێنکەوتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، هەتا بۆمان دەکرێت دەبێت خوێندەوار بین، هەتا بۆمان دەکرێت دەبێت کتێبمان بەدەستەوە بێت بیخوێنینەوە، هەتا بۆمان دەکرێت دەبێت قەڵەممان پێ بێت شتی پێ بنووسین و دینمانی پێ ڕوونکەینەوە، و هەتا پێمان بکرێت دەبێت لە بابەتی علمی و زانستیدا لە پێش خەڵکیەوە بین، هیچ کاتێک لە دوای خەڵکیەوە نەبین. 5 ئایەتەکەی دیکە ئەویش دیسان بۆ ئێمەی ئیماندار و ئەگەر کەسێک شوێنکەوتەی ڕاستەقینەی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم، بیەوێ پەیامی پێغەمبەری خوا بگەیەنێ صلی الله عليه وسلم، زۆر جێی سەرنجە ئاگامان لێی بێت. یا ئەیها المدەثیر، ئەی ئەو کەسەی خۆت داپۆشیوە، یعنی ئەی محەممەد صلی الله عليه وسلم، تۆ بووی بە پێغەمبەر کاتی خەو و ئیسراحەت و پشودان و ناوجێگات بەسەر چوو هەستە. یا ئەیها المدەثیر، ئەی ئەو کەسەی خۆت داپۆشیوە، قم هەستە، فەئەنذیر خەڵکی ئاگادارکەوە. تۆ ئەگەر شوێنکەوتەی پێغەمبەری تەمبەڵی، تەوەزەلی، بێتاقەتی نایخوا و نابێت لە فەرهەنگ و مێشکتدا بوونی هەبێ، هەستە ئەی محەممەد صلی الله عليه وسلم، تۆ بووی بە پێغەمبەر خەڵکی ئاگادارکەوە. من و تۆش ئەگەر شوێنکەوتەی پێغەمبەرین صلی الله عليه وسلم کە ئیمانمان بە شەریعەتی پێغەمبەر هێنا، قەرارماندا خزمەتکاری شەریعەتی پێغەمبەر بین، دەبێ هەستین.
خەڵکی ئاگادارکەینەوە. پاشان دەفەرمێت وەڕەبەکە فەکەبیر، پەروەردیگارت بە گەورە بگرە. هیچ کەسێکی دیکە بە گەورە مەزانە جگە لە پەروەردیگارت. وەڕەبەکە فەکەبیر وەثیابەکە فەطەهیر، وەثیابەکە جلوبەرگت با پاک بێ، خاوێن بێ. ئینسانی داعی بانخواست شوێنکەوتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێویستە ڕوخساری جلوبەرگی لاشە و ئەوانەی لە ڕووی ڕواڵەتیشەوە پاک بێ و خاوێن بێ، هەروەک چۆن دڵی پاکە، پەیامی پاکە، شەریعەتی پاکە. ئینسانی ئیماندار لە سنووری شەریعدا هەتا بۆی دەکرێت دەبێت جلوبەرگێکی جوان سەرنجڕاکێش و بە شێوازێک خەڵک ئولفەتی پێوە بگرێت و لێت نزیک ببێتەوە، نەک لێت دوورکەوێتەوە و لە بەرت ڕاکا و لە بەرت هەڵێ. پاشان دەفەرمێت وەثیابەکە فەطەهیر وەڕوجزە فەهجوڕ، قسەی پڕوپوچ و بێکەڵک و بێ ئیستیفادەواز لێبێنە. ئینسانی داعی دەبێت زمانی پاک بێ، زمانی خاوێن بێ، بە هیچ شێوەیەکی لە بەرگەیاندنی ئایەت و حەدیث و فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نابێت بپڕژێتە سەر ئەوەی قسەی پوچ و بێمەعنا و بێکەڵک بەسەر زمانت دابێ و خەڵک لە دەمیتەوە بیبیستێ. پاشان دەفەرمێت وەلا تەمنون تەستەکثیر، ئاگات لێبێ نەچی منەتی زۆر بەسەر ئەو کەسانەدا بکەی کە بانجان دەکەی و داوایان دەکەی. تۆ پێغەمبەری ئەگەر بە تاقی تەنهاشبی بەرپرسی لەوەی کە دینەکەی خوای پەروەردیگار بگەێنی، گەیاندنی دینی خوای پەروەردیگار ئەرکی سەرشانی خۆتە، لەبەر ئەوەی کە تۆ محەممەدی کراوی بە پێغەمبەر لە گەیاندنی پەیامەکەتدا بە هیچ شێوەیەکی بۆ دنیا منەت بەسەر خەڵکیدا بکەی. زۆر ئاگامان لی بێ ئێمە شوێنکەوتەی ئەو پێغەمبەرەین صلی الله عليه وسلم، چۆن پێغەمبەری خوا منەتی نەکرد. ئێمەش ئەو کەسانەی داوایان دەکەین، بانجان دەکەین، دەرسیان پێ دەڵێن، فێری دینیان دەکەین، فێری دینداریان دەکەین، لەبەر خاتری خۆمان فێری دینداریان دەکەین. ئەجری فێرکردنەکە بۆ خۆمانە، پاداشتی فێرکردنەکە بۆ خۆمانە، ئەجرە گەورەکە و پاداشتە گەورەکە. بەڵێ ئەگەر ئەویش ئیستیفادەی لە تۆ کردووە، بەڵام تۆش بەهۆی ئەویەوە تووشی خێر بووی. بۆیە ئەوانە کۆمەڵێک پەیامن ئاگامان لێ بێ، یعنی با تەنها معلوماتەکە نەبێت کە بڵێن بەڵێ 5 ئاەتی سوورەتی عەلەق یەکەم جار هات نەخوارێ. پێویستە بزانین یەکەم 5 ئاەت کە هات نەخوارێ چ پەیامێکی پێیە بۆ ئێمە. دووەم کۆمەڵە ئاەت کە هات نەخوارێ سوورەتی مودەثیر بوو، بەڵام پێمان دەڵێ چی و دەبێت چی لێ فێربین، ئەوە گرینگە. بەنسبەت کۆتا ئاەت کە هاتوونەتە خوارێ، تەمان لە ناو عولەمادا قسەی زۆر هەیە. هەندێک لە ڕیوایەتەکان دەفەرمون ئاەتی واتقوا يوما ترجعون فيه إلى الله ثم توفى كل نفس ما كسبت وهم لا يظلمون. سوورەتی بەقەرە ئاەتی 281 دەفەرمون کۆتا ئاەتە بۆ پێغەمبەر هاتوۆتە خوارێ صلی الله عليه وسلم. کۆتا ئاەت دەفەرمون ئاەتی 281 سوورەتی ئەلبەقەرەیە کە دەفەرمێت واتقوا يوما ترجعون فيه إلى الله، کە ئەویش کۆتا فەرمانە بە ئیمانداران، پێیان دەڵێ بترسن لە ڕۆژێک، خۆتان بپارێزن لە ڕۆژێک کە هەمووتان تێیدا دەگەڕێنەوە لای خوا و هەر کەسێکیش گەڕایەوە لای خوای گەورە پاداشتی کردەوەکانی خۆی وەردەگرێتەوە و هیچ سەمێکیشی لێ ناکری. ڕەئیەکی دیکە هەیە دەفەرمون کۆتا ئاەت کە هاتۆتە خوارێ ئاەتی هەر سوورەتی بەقەرە ئاەتی 278 پێش ئەو ئاەتە کەس پێی دەگوترێت سوورە ئاەتی ڕیبا یا أيها الذين آمنوا اتقوا الله وذروا ما بقي من الربا إن كنتم مؤمنين. وهندێکی دیکە دەفەرمون کۆتا ئاەت کە هاتوتە خوارێ ئاەتی دەینە، ئاەتە درێژەکە یا أيها الذين آمنوا إذا تداينتم. بەڵام عولەما جەمعی بینی ئەو ڕیوایەتانەیان کردووە، دەفەرمون ئەو مەجموعە ئاەتە هەمویان بە دوای یەکدا هاتوونەتە خوارێ. بۆیە ئەگەر ئەو ئاەتانە کۆتا ئاەت بن هاتبنە خوارێ دەگونجێ هەر دوو لاپەڕەکە لە ئاەتی 278ەوە کە بە یا ئەیوهە الەذینە دەست پێ دەکا تا ئاەتی دەین ئاەتە درێژەکە کە درێژترین ئاەتە هەمووی بەیەکەوە هاتۆتە خوارێ بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. هەندێکی دیکە دەفەرمون کۆتا ئاەت کە هاتۆتە خوارێ ئاەتی کۆتایی سوورەتی نیساء کە دەفەرمێت یەستەفتونەکە قل الله يفتيكم في الكلالة. هەندێکی دیکە لە عولەما دەفەرمون کە ئێمە زۆرتر ئەومان بیستووە، دەفەرمون کۆتا ئاەت کە هاتوتە خوارێ ئاەتی
سوورەتی مائیدەیە سوورەتی مائیدە ئاەتی ئەوەی کە اليوم أكملت لكم دينكم وأتممت عليكم ورضيت لكم الإسلام دينا تا آخر آياتكي هندێکی دیکە لە ڕیواتەکان دەفەرمونون کۆتا سوورەت کە هاتۆتە خوارێ سوورەتی نەسرە بەڵام دیارە ڕەئی بەهێز و بە قووەت ئەوەیە کە کۆتا ئاەت کە هاتۆتە خوارێ ئاەتی 281 سوورەتی ئەلبەقەڕەیە کە دەفەرمێت واتقوا يوما ترجعون فيه إلى الله ثم توفى كل نفس ما كسبت وهم لا يظلمون ئەی بۆچی ئەو هەموو ڕیواتە جیاوازە هەنا بەبێ گومانی وەڵامەکەی زۆر ئاسانە هەر کامێک لەو سەحابانەی کە ڕیوایەتی ئەوەیان کردووە کە کۆتا ئاەت کامیانە دەگونجێ ئەو سەحابەیە کۆتا ئاەت کە لە خزمەتی پێغمبەری خوا صلی الله عليه وسلم گوێی لێ بووە ئەو ئاەتە بوو بێ سەحابەیەک کۆتا ئاەت کە گوێی لە پێغمبەر بووە صلی الله عليه وسلم کۆتای سوورەتی نیسا بووە بۆیە بەو شێوازە ڕیوایەتی کردووە سەحابەیەکی دیکە کۆتا ئاەت کە گوێی لە پێغمبەر بووە صلی الله عليه وسلم ئاەتی دەینە بۆیە ئەوی بە کۆتا ئاەت زانیوە سەحابەیەکی دیکە سوورەتی مائیدەی گوێ لێ بووە ئاەتی اليوم أكملتوی گوێ لێ بووە بۆیە ئەوی بە کۆتا ئاەت ئەشمار کردووە کە هاتۆتە خوارێ یەکێکی دیکە سوورەتی نەسری گوێ لێ بووە ئەوە یەک لە وەڵامەکان وەڵامێکی دیکەش ئەوەیە کە دەگونجێ بە جۆرێکی دیکە تەفسیریکەین بڵێن کۆتا ئاەت لەسەر ڕیبا کە هاتۆتە خوارێ ئاەتی یا ئەیها الذینەیە کۆتا ئاەت کە باسی قەرز دەکا یا ئەیها الذین آمنوا إذا تداینتم کۆتا ئاەت کە ئەحکامی حەڵاڵ و حەرامی تێدا بێت ئەوەی سوورەتی نیساءە کۆتا ئاەت کە باسی میراتی بکە ئاەتی کۆتایی سوورەتی ئەننیساءە کۆتا ئاەت کە باسی قیامەت بکات واتقوا يوما ترجعون فيه إلى الله ئەو ئاەتەیە بۆیە دەکرێت جەمعی بینی ڕیوایەتەکان بکرێت و هیچ خلاف و کێشەیەک بۆ ئێمە لەوەدا دروست نەبووە و دروست نابێ بۆیە کۆتا ئاەت ئەوەی کە ئێمە حسابی دەکەین و دەیژمێرین بەس پێم خۆش بوو ئاگاتان لە خلافەکان بێ بۆی ئەگەر ڕەئی پێچەوانەتان بیست بەلاتانەوە سەیر نەبێ ئێمە دەڵێن یەکەم کۆمەڵە ئاەت کە هات نەخوار بۆ پێغمبەری ئێمە صلی الله عليه وسلم 5 ئاەتی سەرەتای سوورەتی عەلەق بوون لە ئەشکەوتی حیرا بۆ پێغمبەر هات نەخوارێ صلی الله عليه وسلم کۆتا ئاەت کە بۆ پێغمبەرمان هاتە خوارێ صلی الله عليه وسلم ئاەتی 281 سوورەتی البەقەڕەیە کە دەفەرمێت واتقوا يوما ترجعون فيه إلى الله ثم توفى كل نفس ما كسبت وهم لا يظلمون ئایا زانینی پێش و پاشی هاتنە خوارەوەی ئاەتەکان بۆ ئێمە گرینگە یا گرنگ نییە بەبێ گومانی زۆر زۆر گرینگە بۆ ئەو کەسەی کە بەتایبەت تەفسیری ئاەتەکانی قورئان دەکات دەیەوێت لە ئاەتەکانی قورئان ئەحکام و یاسا هەڵێنجێ دەیەوێت بەپێی ڕیزبەندی وتەدەڕوج و پلەبەندی داعوە و بانگەوازی بکە و داعوە و بانگەوازیەکەی لە داعوە و بانگەوازی پێغەمبەرەوە نزیک بێ صلی الله عليه وسلم زۆر زۆر جێگای خۆیەتی و زۆر زۆر پێویستە بزانێ کام ئاەتە پێش کام ئاەتە هاتۆتە خوارێ چونکە هاتنە خوارەوەی ئاەتەکان بەپێی زەمەن و بەپێی مەکان و بەپێی شوێن کە ئاەتەکەی لێت هاتۆتە خوارێ جاری وایە تەفسیرەکە دەگۆڕێ لێکدانەوەکە دەگۆڕێ کە قازانجی یەکەم تەمان سوودی یەکەمی زانینی کام ئاەت پێش کام ئاەت هاتۆتە خوارێ عولەما دەفەرمون ئەوەیە کە ئێمە لە کاتێکدا دوو ئاەت معناکەیان لە ڕواڵەتدا پێچەوانەی یەکترە یان لە کاتێکدا دەمانەوێت بزانین کام حکمەی بەتاڵ کردوتەوە و نەسخ کردوتەوە چونکە سەیری قورئان کە بە نمونە لە سوورەتی هەر بۆ تێگەیشتن سوورەتی البەقەڕە كتب عليكم إذا حضر أحدكم الموت إن ترك خيرا الوصية ئەگەر زەمەنی هاتنە خوارەوەی ئاەتەکان نەزانی لەوێ باسی ئەوەی دەکات دەفەرمێت واجبە بۆ ئەو کەسەی کە خەریکی دەمرێت و مردنی لێ نزیک بۆتەوە وەسێت بکە بۆ کەسە نزیکەکانی و ماڵەکەی خۆی بە وەسێت دابەشکە لەو لاشەوە ئاەتی میراتمان هەیە
وهروەها قەول و قسەی دیکەمان هەیە کە کەسێک کە بە تەمای مردنە جائز نییە ماڵەکەی خۆی بەوەسێت بەسەر میراتگیرەکانی دادابشکە. لەوێ دەفەرمێ واجبە، لەوێ دەفەرمێت نابێت کەسێک کە بە تەمای مردنە ماڵەکەی دابشکە. خوای گەورە ماڵەکەی بۆ دابش کردووە. چۆن لەو دوو حکمانە تێبگەین؟ چۆن لەو دوو ئاەتانە تێبگەین؟ دەیان ئاەتی دیکەمان هەیە لەو شێوازە. ئەگەر سەیری ئاەتەکان کەین بەڕواڵەتی معنای ئاەتەکان سەرکەشی سەرپێی لێک دەینەوە، دەبینین حکمی ئاەتەکان پێچەوانە و عەکسی یەکترە. بەڵام عولەما هاتوون لەو کاتانەدا چیان کردووە؟ زەمەنی ئاهاتنە خوارەوەی ئاەتەکانیان وەرگرتووە. هەر کاتێک زانی بێتیان زەمن دوو ئاەت بەڕواڵەت حکمەکەیان عەکسی یەکترە. بەڵام سەیریان کردووە کامیان پێشتر هاتۆتە خوارێ، کامیان دواتر هاتۆتە خوارێ. هەمیشە ئەوەی دواتر هاتۆتە خوارێ تەمەن حکمی پێدەکرێت و ئیشی پێدەکرێت. ئەگەر نەمانتوانی تەوافوق لە بینی ئاەتەکان کەین، ئاەتەکان وا لێ بکەینە هەر کامێکیان بۆ سەرتەمێک بگونجێ و جێبەجێ بکرێ، دێنین ئیش بە ئاەتی دووەم دەکەین و ئاەتی یەکەم بە منسوخ حساب دەکرێت. ئەوە با بمێنێ بۆ کاتی خۆی. سوودێکی دیکە لە زانینی پێش و پاشی ئاەتەکان بریتیە لە تەدەڕوج و پلەبەندی لە دەعوە و بانگەوازیدا. ئێمە کاتێک دەعوە و بانگەوازی دەکەین و ئاەتێک دەمانەوێت لە ژیانی ڕۆژانەی خۆماندا تەطبیقکەین و جێبەجێکەین یا بیگەێنین، دەبێ بێنین بارودۆخی ئەو کاتەی هاتنە خوارەوەی ئاەتەکەی چۆن بووە، دەعوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کام مەرحەلە و لە کام قۆناغەدا بووە، و ئێمەش کە ئێستا دەمانەوێت ئاەتەکەی بگەێنین و تەفسیرکەین لە کام مەرحەلە و لە کام قۆناغەداین. بۆیە هیچ کات ناکرێ ئەتۆ لە قیمەی دەسەڵات دابی بێ قل یا ئەیها الکافرون لا ئەعبود ما تعبدونەی جێبەجێکەی. بە پێچەوانەشەوە ناکرێت لە شارێک دابی تا ئێستا دوو کەس بە قسێت ناکەن، دوو کەس گوێت لێ ناگرن، دوو کەس متمانەیان پێت نییە، دوو کەس قەناعەتیان پێت نییە بچی سوڕەتی ئەنفالیان بەسەردا بخوێنیەوە، بچی سوڕەتی تەوبەیان بەسەردا جێبەجێکەی فەضریبوا فەوق الأعناق واضربوا كل بەنان، بچی ئاەتی قیتال و شەڕ و شمشێر بازیان بۆ باسکەی. بە هیچ شێوەیەکی ئیماندارێکت هەیە لە مەرحەلەی دەعوە و بانگەوازیدایە، ئیماندارێکی دیکەت هەیە لە شوێنێک لە مەرحەلەی ڕوبەڕووبوونەوەی ستەم و ستەمکاراندایە. مووقیفی ئەو دوو کەسە، هەڵوێستی ئەو دوو کەسە دەبێت ئاەتەکان پێی بڵێن. ئاەتە مەکیەکان فێری دەعوە و بانگەوازیت دەکەن، فێری سەبر و تەحەموڵ و دان بەخۆ داگرتنت دەکەن. بەڵام کە دەگەیە مەرحەلەی قووەت و مەرحەلەی هێز و حکمڕانی، بێگومان هەڵوێستەکە جۆرێکی دیکە دەبێت. ئەوانە با بمێنن بۆ کاتی خۆی زیاتر قسەی لەسەر دەکەین. بەڵام زۆر گرینگە بۆ ئێمەی ئەهلی قورئان و شوێن کەوتەی قورئان گرنگی بە زەمەنی هاتنە خوارەوەی ئاەتەکان بدەین، بۆ ئەوەی بتوانین وەکو خۆی ئاەتەکان تەفسیرکەین، وەکو خۆی ئاەتەکان لێک دەینەوە و بتوانین قۆناغبەندی بۆ کاری دەعوە و بانگەوازی خۆمان بکەین. خوای پەروەردیگار یارمەتیدەری هەموو لایەکمان بێ. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.